ئێواری ئەمڕۆ کاتژمێر 6 یەکەمین و گەورەترین ئیڤێنتی نوێگەری لە شاری سلێمانی و لە نێو زانكۆی ئەمریکا بەڕێوەچوو دیارە بۆ تەواوی ئەو نوێگەرانەیە یاخود ئەو گەنجانەیە کە نوێگەری ئەکەن و داهێنانەکەکەن لە بوارێکە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش بەشێک لە گەنجان و ئەو کەسانی کە نوێگەرن توانیان ببنە خاوەنی خەڵات سەوباسەکەم لەسەر بیرۆکەی کارەکە بە میوانداری زۆر بەڕێز خاتوڕابە کە بەڕێزیان بەڕێوەبەری سەنتەری گەشەپێزانی پیشەین و بفەرمونە لای من خاتوڕابە فەرموو ئەگەر فەیسبوک فەرمیتە لای من سلااو لێبێ زۆر سپاس بشیت سەرەتا پێم خۆشە باسێک لە بیرۆکەی کارەکە بکەین بیرۆکەکەی بۆچی ئەگەڕێتەوە بیرۆکەی ئەم با بڵین پرۆسەی خەڵات لێنان و ئەم بۆنەیە لەسەر ئەوەیە کە گەنجان پێویستە یاخود ئەگەر گەنجانیش نەبن لە وڵاتە پێویستە نوێگەری با بڵین بناسێنرێت و بزانرێت و خەڵاتی ئەو کەسانە بکرێت کە ئەو نوێگەریاناکەن هەڵبەتە من زۆر گرنگە بۆ وڵاتێکی وەکو ئێمە بۆ ئەم ناوشەیە چونکە لێرە نوێگەری با بڵین خەڵکەکە کۆمەلگاکە ئاشنا نییە پێی و کۆنسپتێکی تازەیە لە هەمان کاتە ئێمە وڵاتێکین کە زۆرترین کێشەمان ئەتوانین یان با بڵین لە یەکێک لە وڵاتانین کە زۆرترین کێشەی تیا هەڵبەتە تۆ بۆ هەموو نوێگەریەک پێویستە کێشەیەکت هەبێ بۆ ئەوەی حەلیکەی بەو شێوەیە چارەسەرەکە نوێگەری کێن ئەو کەسانی کە نوێگەرن ڕاستەکی پێناسێک نییە بۆ ئەو کەسانی کا بڵین ئەم نوێگەرە و ئەو نوێگەر نییە تەنها کەوێتە سەرەوەی ئایا چ کەسێک پێش هەموو شتێک خولیای هەیە بۆ چارەسەرکردنی کێشەیەک لە کۆمەلگایە و بۆ بەرەو پێشچوونی ئەو کۆمەلگایە پێناسەیەکی تایبەت نییە بۆ ئەوەی کە کێ نوێگەرە و کێنە بەڵامەکەوێتە سەرەوەی چ بیرۆکەیەکی هەیە بۆ دواکات چۆن ئەو بیرۆکەیە ئەخاتە بواری جێبەجێکردنەوە ڕابە بێگومان ئیڤێنتێکی لەم شێوەیە سەرەتا کاری لەسەر ئەکرێت وە کۆمەڵێک نوێگەر و گەنج بیرۆکەکانی خۆیان ئەنێرن کێ بوون ئەو کەسانی کە بیرۆکەکانی خۆیان بڵێن نارد بۆ ئەم کارە و دواتر لەلایەن کێوە بیرۆکەکان پەسەند کرا بەڵێ ئێمە لەم پرۆسی خەڵاتکردنی با بڵێن نوێگەریە کە تایبەت بوو بە هەموو نەک تەنها هەرێمی کوردستان بەس بەڵکو بۆ هەموو عێراق هەموو کەسێک کە پێی وا بوو نوێگەریەکی کردووە ئەیتوانی با بڵین لە ڕێگەی ئۆنلاینەوە کە ئێمە لە پلتفۆرمی تایبەتی خۆمانای زانكۆی ئەمریکی لە عێراق سلێمانی ئەیتوانی ئەو کەسە داواکاری خۆی پێشکەش بکات و شەرحی بکات کە ئەو نوێگەریە چییە ئەو کردوێتی و بەو شێوەیە ئێمە سەیری هەموو داواکانمانە کرد و وتیایە براوەکانمان هەڵبژارد ئەوانەی کە براوە بوون نوێگەرەکان چ جیاوازێکی بوولەوانەی کە بە بڵێن نوێگەرەکان وەرنەگیرا لە نێو ئەم ئیڤێنت ڕاستەکی من وەکو ئەندامی با بڵێن لیژنەی دادوەر بە دڵنیاییەوە هەموو هەر هەفتا و هەشت داواکاریەکە کە پێشکەشمان کراوە من هەموویم نەبینیوە تەنها بەشێک لەوانە کارم لەسەر کردووە لەبەرەوە مەرجنیە هەمووی ئاگادار بم بەڵام ئەتوانم بڵێم چەند پێوەرێک هەیە بۆ ئەوەی کە ئەوانی نوێگەرەکانیان کردو ئەم ئێوارەیە ناسەنران چی بوو یەکێک لەوانە ئەوەیە ئاغەیە ئەوان چ با بڵێن کێشەیەکیان چارەسەر کردووە ئایا ئەو کێشەیە تا چ ڕادەیەک گەورەیە شارێکی گرتوێتەوە خێزانێکی گرتوێتەوە بۆ هەموو وڵاتەکەیە بەو شێوەیە خاڵێکی گرنگی تر ئەوەیە ئەو نوێگەری ئەوان کردویانە لە چ قۆناغێکا بووە ئایا تەنها بیرۆکەیەک بۆ هەیان بووە کە پێویستیان بووە با بڵێن پەرەی پێبن یاخود چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئیسیفادی بە کەسانێک یاخود دواتر بە کۆمەلگاگەیان یەکەمین و گەورەترین ئیڤێنتی نوێگەرایەتی بۆ گەنجان ئەوانەی کە بینەر بوون ئەم ئێوارەیە بینەری ئیڤێنتەکە بوون ئەمە تا چەند هیوا بەخشە بۆ ئەوان کە ئەوانیش بتوان ساڵانی ئایندا کار بکەن و نوێگەرایەتی بکەن بۆ ئەوەی کە ئەوانیش کێبڕکێ بکەن لەگەڵ هاوڕەکانیان و بنەخاوەنی خەڵک ئەکی زۆر زۆر گرنگە ئەم ئێوارەیە ئەوەی کە لەم زانکۆی بەڕێوە چوو بەڕاستی ئەم بۆنەیە ئەم پرۆسی ناسان و ڕێزلێنانی ئەو کەسانی کامیۆگەرانیان کردو زۆر زۆر زەڕورە چونکە من تۆزە پێشستا ئاماژەم بەوەیە کە خۆی بۆ خۆی نوێگەری شتێکە کە لە وڵات و لە کولتوری ئێمەیە زۆر کەم ناسێنراوە لەبەرەوە پێویستەکە ئیشی لەسەرکەین زۆر کەس هەیە حەز ئەکات لەو بوارەیە با بڵین لە هەرچی بوارێک کە خۆیان کارەکان نوێگەری بکات بەڵام ترسێکی هەیە کە چۆم چێبەرە و پێشەوە یاخود ئەی ئەگەر هەڵە بکات چی ئەبێت چۆن بناسرێت بە کەسانی پێویست و بە کۆمەلگا دواتر لەبەرەوە لەم شێوە بۆنانە یاخود با بڵین لەم شێوە خەڵاتکردن و ناساندنی نوێ ئەو کەسانی کە نوێگەریان کردووە تا ڕادەیەکی زۆر زۆر گرنگە من هیوادارم زۆر شوێنی تری شۆک و ئەم زانکۆیای ئێمە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەم پرۆسانە هەستێت و تاکو بتوانن وەکوتم نەک گەنجان چونکە جەنابە پرسیارت کرد ئایا ئەو کەسانە کێن کە نوێگەریەکەن مەرج نییە بەس گەنجان بن بۆی هەیە هەموو کەسێک بێت بەڵێ
ئەگەر شتێکی ترە ما بێت بۆ ئەم ساڵ یاخود بۆ ساڵانی ئایندە بتوانن شتێک زیادکەن بۆ ئیڤێنتەکە چونکە ئەم ساڵ یەکەمین ساڵە چییە بێت؟ لەو باوەڕیانیم کە ئێستا بتوانم ڕێک جوابی ئەو پرسیارە ببۆ چونکە بەڕاستی ئەمەش وەکو تەجروبەیەکی یەکەم بوو بۆ ئێمە بۆ زانکۆی ئەمریکی هیوادارین بتوانین شتی باشتر بهێنینەکەوە بتوانین بیر لە شتی باشترکەینەوە بۆ ساڵانی داهاتوو کە دووبارە ئەم خەڵاتانەمانە بێتەوە با بڵین فرسەتی زیاتر بین بۆ کەسانی کە نوێگەریان کردووە فرسەتی زیاتریان بینێ کە بناسێنرێن و هەدەفێکی تریش ئەوەیە ئەگەر لە با بڵین ساڵانی داهاتووە بتوانین ئێمە دوای ئەوەی ئەمان کەم خەڵاتە وەرەگرن بە شێوەیەک لە شێوەکان هاوکاری بکرێن تاکو بتوانن ئەو نوێگەریان زیاتر بەرنە ناو کۆمەڵگاوە. بۆ خاتوراوە محەممەد بەڕێوبەری سنتەری گەشە پێزانی پیشەیی سوپاس. مەمنون زۆر سوپاس بۆ تۆ. بەڵێ ئازیزانێ ماوەکو ئاماژەمان پێکرد بەشێک لەو گەنجانە یاخۆن بڵین ئەو نوێگەرانەی کە بەشدار بوون ئەمڕۆ بوونە خاوەنی خەڵات و زۆر بەڕێز کاکرزگار محمود کە براوەی سلڤەرە لە شاری دۆکۆ بەشداری کردو سەراستەوخۆ میوانی منە کارزگار سلااو لێ. زۆر سڵات سپاس باشی. تا چەند خۆشحاڵی بوویتە خاوەنی خەڵاتێک کە یەکەمین جارە ئیڤێنتێکی بۆ؟ طبعا هەر کەسێک بیتن دەمێکون نوێگەریەکت کەتن دەگەلێکە بزاوە بووکەتن شخۆ ئەگەر بێتە وەرگرتن لوی جهێک و مرۆڤی مەرەم پێ هەی گەلێک باشە ئەگەر بیتە براوە طبعا شتێکی گەلێک باشترە هەر چاوە بیتن چ دەرەجا برنێدا بیتن. ئەم ئیڤێنتە تا چەند بۆ تۆ وەکو گەنجێک و وەکو نوێگەرێک گرنگ بوو بەوەی کە نوێگەریەکت هەبوو بەڵام لەوانەیە لە پێشوان نەزانی بێت لەکوێ نمایشی بکەیت یاخود پسپۆرەکان کێبن کە تۆ داوای یارمەتیان لێ بکەیت ئەم پرۆزۆ ئیڤێنتە تا چەند بۆ تۆ گرنگ بوو وەکو نوێگەر؟ وەکی گرنگیەکە گەلێک باشیە هەی چونکی هەر گرنگیاوێ دیارە وەکی کو ڕێکادیر ئان بۆ نمونە بزاوێت گەلێک جدی مرۆڤ بکەتن حتا کو بگەهیتێ ئەس ئامۆژگاری هەر گەنجێکت کەم هەر خۆدان هەزر و بیرروکایەکت کەم هەر خۆدان پرۆژێکت کەم و ئەوژی تەقدیم کەن چونکی ئەف پرۆژێکتە فعلەم دەست ناکەبن هەر جارە و دەلی بەبە بیتن مرۆڤ پرۆژێک خۆ دەتەنیاسین یان پێش بخیتن طبعا ئەوە گوهگردنێکە باشە گەلە کەست گرنگ مەدیتن ئەبرکەل بێرێک و گوهدا پێی بۆمە کۆمەچ هەیە و پرۆژێکتە ماژی قیمەتێکی دەیەک و گرنگی خۆلدا کومەکە خەڵکی هەی نەبتنێ ئەو نوێگەریە ئەوە کومەکری و مەقەنەعات بهەی. ئەو کاتی کە ئاگادار بووی کە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی ئیڤێنتێکی لەم شێوەیە هەیە پرۆژەکەی تۆ نوێگەریەکەی تۆ ئامادە بوو یاخود لەو کاتەیە بیرۆکەکە هەبوو؟ طبعا پرۆژێکتی ئامادە بوو بەس پرۆژێکتێمە ڕۆژانە پێشکەفنێدا ڕۆژانەت بەرپرەکردنێدا چونکی یامەل سەر گرتنا دەوەرەکە جوگرافی یا مازنە ئەم هەر ڕۆژێ مازنتر لێ بکەین دیرتر ببین سنوورێ پرۆژەی خۆ پرۆژێمە پتر سەرکەفت بیت پتر گرنگیاوی دیارکەتن بۆ نمونە نوکە کوردستانی هەمیە کاڤارکەتن پرۆژێکتێمە و ئەگەر خودی حەز بکەتن چیت بیتن ئەم بەرپراتر لێ بکەین و بەرەف پارێزگای عێراقیش بە بچین. چۆن پەیوەندیت کرد بە ئیڤێنتەکەوە؟ و بێگومان لەگەڵ تۆیە کۆمەڵێک نوێگەری تر نزیکەی 78 کەس کێبڕکیان بوو بۆ بردنەوەی خەڵاتەکان چۆن توانیت خەڵاتەکە بەدەست بێنی؟ ئەوێ دەمێ من فۆرمەوە دیتی فۆرمەکە ئۆنلاین بوو من بەری هەنگێ صدفة طبعا من بەری هەنگێ متابعە گەلێک جهایەکری کە مەتەلەن کیڤە ئەس دێشێم نوێگەریە خۆ ئێخمە بەردەست الفيري أشياء من بشتي فورماتي تقديم كري من بترش جارة كي دوا وسيا فورما باكر من هر هزر تداكر ومن بيا أزل سر مشكا كي صافي بفورمة بركم كو أز دلي خوب زانم كامن شهية أز بيخما بردستوا فكي كنت دكتور هي من جدا ديار كرن أو داگردنا فورمة بخور ريكي بوكو كسك بهذا هالبجارتن يان كسك بهذا شورت لیست کردن و گهت فاینالایزا. گرنگ بوو بۆ تۆ بەشداریکردن لە ئەم ئیڤێنتە و چی بە تۆ بەخشی؟ طبعا گرنگیاوی گەلەکە هەر چ داویتە من ئەڤروکەک و ئەساتی من شورت لیست کردن و گەشتمە فاینالایزا هێزەکادی دا من پتر وەرەکادی بۆ من چێ کرد و ئەس بشێم بۆ جارێت بێت ئان بۆ هەر وی پرۆژێکتی گەلێک باشتر ڕێبە بەم و گەلێک پتر خۆ پێماندی بکەم. پێم خۆشە بزانم پرۆژەکەی تۆ چی بوو و وای کرد ببیتە کەسێکی نوێگەر و خەڵات وەرگری؟ پرۆژێمە کومەکە مشکلت خەڵکی حەل کردن ئەو ژی ئەپلیکیشنێکە بناوێ ڕێبەری ئادەم
اف اپلیکیشن نیشانداری و ریبری و خلکیت کتن بولان گشتیاری و بازرگانی و جهن گشتی چید بیتن هات نو چونات ناف باجری خدا ریگ بخیتن پشتی بالا بونا وی اپلیکیشنی جبلی کو رقصنا ناف باجری دا هات نو چون رقصنا ناف برا باجر و پارێزگە هاش داده برای که خیتن ئەم ئەپلیکیشنە تا ئێستا بوونی نییە لە کوردستان یاخود تۆ هەیە و بە بڵین جیاوازتر دروستی کردووە دەمێک کومە دەست بکرێت ئەچین بێژم کوام ئێکەم بووین و حتان و کەژی هەر ئەپلیکیشنێکی دی هەبیتن تنێ محاولەنە تنێ یعنی هاوڵدانن ئەس بۆڕناکەم کو کەسێک شیا بیتن بترش 7000 جهة كفر كتن الكردستاني ببوريتنج 23,000 يوزر و داونلودرا أبد تشتكي جلك موازنة حكومت جدات كتنش هر كسا كدي أبى هبيت كم أبليكيشنا كويتا كار بوي همو سودي لور بجرينو بتواني رجع كان من بو آسان تركاتو بيجمان نتنها شوي نجش شاركان شاركانيش آسان تركابو أوي كا أجر كسي قريبريش نبي شارزاش نبي أو قريبرك لقليا بين أو أبليكيشن بالضبط هدفه معه اپلیکیشنی حاضره یه بردسته سر مارکتت هر موبایلی که بردسته هر کسی که دانلود کرد کار بینید تنه دانلود کردن چند مگابایت اکید کامل ناف موبایل ها دشید بیت خدانه 7000 ادرس و ویب سایت و اپلیکیشن و گله بزنس کمپانی دی جبلی و اشتکی دی ما سیستم ادرسینگ کردستانه یکیمه سیستم ادرسینگ بر هند مجهد گشتی کم کردن ناوی اپلیکیشنی دا بونه مناکی فرمانگه و ریبری و قطابخانه و هر جهت گشتی بن کم کردن ناف اپلیکیشن دا وکو خدمت بو خلکی وکو خدمت بو اشتبانی بو وکست کو هر کسی هاو جای ادرس اکید بیتن بو هات نو چون و پیش خصنا ادرسین کل ناف کردستانه سپاس بو کاغرزگار محمد براوی خەڵاتی سلڤەر و نوێگەریش دووبارە سپاس بو اجی بو بدرفته سپاس